بەڕێم کاتتان باش، هاوڕێنم کاتتان باش، بەخێر بێن ئەو هاوڕێیانەی لەسەر خەتن تکایە. ئەو هاوڕێیانە لەسەر خەتن با بزان کا شتێکمان بۆ بنووسن. مەوعیدم تەواو مەوعیدم تەواوە، 4 دەقە درەنگ کەوتم لەبەرەوەی کێشەیەکی تەکنیکی هەبوو، داوای لێبوردنەکەم هاوڕێیان، ئەو هاوڕێیانەی لەسەر خەتن هەموو شتێک تەواوە تکایە. ئەو هاوڕێیانەی لەسەر خەتن تکایە هەموو شتێک تەواوە، دەنگ و ڕەنگ و هەموو شتێک با دەست پێ بکەین. سلااو دەنگ و ڕنگ زۆر باشە. بەڵێ هاوڕێیان بەڵێ بەخێر بێنەوە سەر هەردوو چاو. هەروەکو باسم کرد ئەمڕۆکە لەسەر ئەو ڕووداوانە قسە دەکەین کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا هاتنە ئاراوە، بە تایبەتی لە باسی سووریا دەکەین. بێگومان بەخێر بێن سەر هەردوو چاوم، بەخێر بێن سەر هەردوو چاوم. سەرچاوان ئێوارەتان باش، بەخێر بێن سەرچاوان. باسی ڕووداوەکان دەکەین بە پەلە بچینە ناو بابەتەکە. ئەو هاوڕێیانەی لەسەر فێسبوک تەماشاوان دەکەن تکایە وەرنە سەر یوتیوب. ئەو هاوڕێیانەی سەر فێسبوک تەماشاوان دەکەن تکایە وەرنە سەر یوتیوب. هەواڵێن سەر فێسبوکێ وەرنە سەر یوتیوبێ لەمە بنەڕن. لەسەر فێسبوک ئەو پەخش زێدە بەردەوام ناکە. هەواڵێن کو سوبسکرایب نەکردە، ئەو هەواڵانەی کە سوبسکرایبیان نەکردووە ئەگەر نێنە سەر یوتیوب لەوێ بەجێ دەمینێن تکایە. بڕۆنە یوتیوب بکەنەوە، لەوێ ناوی من هیوا خۆشناو بنووسن، کەناڵەکە سوبسکرایب بکەن، لایک بکەن و ئەو کاتە دەمێننەوە. بەڵێ بەخێر بن سەر هەردوو چاوم. پرسیاریشتان هەر لە ئێستاوە ئامادە کردووە باشە. دەستورە هەشخاڵیە نوێیەکەی ئەحمەد شەرع. وەڵا ئەو دەستورە هەشخاڵیەی ئەحمەد شەرعیش باز دەکەین، بەڵام تۆزێک زووە باسی دەکەین هاوڕێیان. بەخێر بن سەر هەردوو چاوم، بەخێر بێن. ئێستا کە هەر هەمویان باز دەکەین، هەوڵ دەین باسییان بکەین. بەڵێ بەڵام بەر لەوەی باسی دەستورەکەی ئەحمەد شەرع بکەین ئیتر ویانیش فەرمانەکەی ڕاستتر دەبێ بزانین لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا چی ڕوودا. هاوڕێیانی سەر فێسبوک تکایە وەرنە سەر یوتیوب. هاوڕێیانی سەر فێسبوک لەسەر فێسبوک پەخش نامینێ، وەرنە سەر یوتیوب، کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو تکایە. ئەو هاوڕێیانەی نازانن بۆم بنووسن تکایە وەرنە سەر یوتیوب، لەسەر یوتیوب بنووسن هیوا خۆشناو. ئێستا ناوم چۆن نووسراوە، هەروە بنووسن ئیتر من دەدۆزنەوە و بەڵام دیارە سوبسکرایبتان نەکردووە، بۆیە لەسەر فێسبوک تەماشام دەکەن. هەروەکو باسمان کرد لەو ماوەی 24 کاتژمێرەدا دوێنێ قسەیەکی دیکەمان دەکرد. ئەمڕۆ قسەیەکی دیکە دەکەین، بەڵێ وایە، لەبەر ئەوەی سیاست لە ناوچەکەدا سیاستێکی تەکتیکیە، یعنی سیاست ڕۆژانە لە ناوچەکەی ئێمەدا دەگۆدرێ. ئەمە بابەتێکی زۆر ئاڵۆزە، لە بۆ ئێمەش بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە. بەڵام سەرباری ئەوەش دەبێ بزانین لە ڕابردوودا چی ڕوویدا. بەر لە هەموو شتێک دەبێ باس لەوە بکەین لە ئیتر بینیمان پێش شەڕی حەلەب چەند ڕۆژێک بوو ئیتر ئەحمەد شەرع ون ببوو، بزر بوو، کۆمەڵێک دەنگۆ هەبوو لە تورکیایە، بریندارە، کوژراوە، ڕفێنراوە. ئەمانە با بڵێن هەمووشی ڕاست نەبوو ئیتر، بەڵام ئەوەمان نیشان ئەدا کە هەندێک شت گۆڕدران. چی گۆڕدرا؟ پێشتر زمانی ئەحمەد شەرع زمانێکی زۆر نەرم بوو، بەڵام لە دوای ئەوەی دەنگۆی ڕفاندنی هاتە ئاراوە و لە دوای ئەوەی شەڕی حەلەب ڕوویدا، لە دوای ئەوەی لە سەر تەلەڤیزیۆنی شەمس بینیمان کە تەلەڤیزیۆنی شەمسی پارتی دیموکراتی کوردستان ریپۆرتاژێکی لەگەڵ کرد. دوای ئەوە ئیتر ریپۆرتاژەکە پارتی بەخۆی بڵاوی نەکردەوە، ئیتر هۆکاری بڵاو نەکردنەوەکەی زۆرن، بەڵام یەک لە هۆکارە گرنگەکانیش ئەوەیە کە لەسەر پارتی دەکەوت. لە دوو بابەت لەسەر پارتی دەکەوت. یەکێکیان لەسەر ئەوەی کە ئیتر ئەو پەیوەندیەی
نێوان پارتی دیموکراتی کوردستان و هێزەکانی سووریای دیموکراتیک خراپ دەبوو کە ئەمە لە بەرژەوەندی پارتی دانیە دووەمینیان لەوێدا ئیتر ئەحمەد شەرع بە ئاشکرا باس لە فرۆشتنی نەوت دەکات ئەو نەوتە چۆن دەفرۆشرێ هەموو کەس دەزانێ ئەو نەوتە خۆ بەدزی نافرۆشترێ بە ئاشکرا دەفرۆشترێ و لە ڕێگەی پارتی دیموکراتی کوردستان دەفرۆشترێ ئەو نەوتە دەچێتە سەر بۆڕیەکان و لە بۆڕیەکانیش ئیتر دەچێتە دەستی کڕیارەکان جا کڕیارەکان هەر کەسێک دەبن با ببن بەڵام ئەمە کاتێک ئەحمەد شەرع باز دەکات تەلەڤیزیۆنی ئەلشەمس بڵاوی بکاتەوە بێگومان لەسەر پارتی دیموکراتی کوردستانی بەگرانی دەکەوێ هەر بۆیە ئیتر بڕیار درا لە بارەگای بارزانی ئەو دیدارە بڵاو نەکرێتەوە ئیتر تەلەڤیزیۆنی سووریا بڵاوی دەکاتەوە پارچە پارچە بڵاوی دەکاتەوە لەوێدا زمانێکی زۆر توندی ئەحمەد شەرع دەبینین بەڵام بەتەنیا پەیوەندی بۆ شەوە نیە زمانە توندەکە هەتاوەکو ئەمڕۆکەش بەردەوام بوو هەتاوەکو ئەو فەرمانەی چەند 1-2 سەعات بەر لە ئێستا دەرچوو لەلایەن ئەحمەد شەرعەوە کە گوایە زمانی کوردی و گوایە جەژنی نەورۆزی ئیتر سربەست کردووە و کردوێتیە پشوو ئەوانە بەردەوام بوون یعنی لێرەدا بمانەوێ و نەمانەوێ نیشانمان ئەدا کە ئەحمەد شەرع بەخۆشی لە ژێر گوشارێکی تورکیادا بوو ئەگەر نەڕفێنرابێ ئەگەر برینداریش نەکرابێ ئەگەر نەگیرابێ بەڵام تەماشا دەکەین ئیتر لە ژێر گوشارێکی زۆر گەورەی دەوڵەتی تورکیادا بووە و ئیتر لەو بینەدا ئیتر شەڕەکە لە حەلەب لە هەردوو گەڕەکە کوردیەکان ڕوویدا و هەتاوەکو گەیشتە ئەو ئاستەی کە بڕیار بدەن هێرشێکی سەر دێر حافریش بکەن کە دوا خاڵی ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیکە و ئەم خاڵە بمانەوێ نەمانەوێ ڕۆژ ئاوای فرات دەپارێزێ و ئەگەرکو ئەم خاڵە بکەوێتە دەست ئەوان کۆمەڵێک خاڵی استراتیژیک وەکو ڕێگاوبانەکان وەکو ئاو و وەکو ڕقە وەکو تەبقە دەکەونە ژێر هەڕەشەیەکی زۆر گەورە تەنانەت کوبانێش دەکەوێتە ژێر هەڕەشە چونکە لە ئاوەکە هەر بپەڕیەوە ئیتر دەگەیتە کوبانێ هەر لە بۆ هەندێک ئیتر تەماشامان کرد ئەمانە هەمومان نیشانمان دەدا کە ئەوەی ئێستا کە دەکرێت زیاتر دەوڵەتی تورکیایە و ئەمەی ئەمریکیەکانیش ئەمڕۆ بەیانیان کردیان بە هەمان شێوە زیاتر وەڵامێکە بۆ هەڕەشەکانی دەوڵەتی تورکیا لێرەدا چی ڕوویدا خۆی پێشتر لە کاتێک لە پاریس ڕێککەوتنەکە کراییتر ئەمە ئاشکرایە کە حەلەب دراوە بە دەوڵەتی تورکیا بە دوو گەڕەکە کەشەوە یعنی ئەمرۆ لێرەدا ناتوانێت ئەمریکیەکان و هێز هاوپەیمانەکان بێتاوان ببینی ئەوان لەوەدا تاوانبارن هەر هیچ نەبووایە ئەیانتوانی ئەگەر وەکو دۆستێک تەماشای هێزەکانی سووریای دیموکراتیان کردبووایە پێشتر پێیان ڕاگەیان بوونایە و یانیش دوایان خستبا تاوەکو لە ئەنجامی ڕێککەوتنێکدا ئیتر ئەگەر هێزەکانی ئاساییشیش لەوێ نەمینن لە ئەنجامی ڕێککەوتنێکدا ئەو 50 کەسەی هێزەکانی ئاسایش بە کلاشینکۆف ئەیانتوانی لەوێ بپەڕنەوە هەرکەس دەزانێت کە 50 کەسێک بە کلاشینکۆف کە پەروەردەیەکی ڕێکوپێکیان نەبینیوە هەروەکو لە وێنەکاندا بە تایبەتی وێنەی شەهیدەکاندا دەبینین کە زۆربیان تەنانەت منداڵن ئیتر ئەمانە ئەزمموی شەڕیشیان نییە دەیانتوانی ئەم کارە بکەن بەڵام ئیتر تەماشامان کرد ئەمە نەکرا کە ئەمە نەکرا ئیتر تورکیا ئەمجارە زیاتر هاتە پێش ئەوە تایبەتمەندی تورکایە تورکیا لەسەر بنەمای هێز سیاست دەکا و دەجوولێتەوە لە زمانی دیالۆگ تێناگا کاتێک ئیتر بستێکی بدەیە ئەو مەترێکی بدەیە کیلۆمەترێکی دەوێ ئەوە تەبیعەت و تایبەتمەندی دەوڵەتی تورکایە بۆیە لە هەموو شوێنێکەوە کەوتە هێرش بە زمانی پرۆپاگەندا میدیاکانی کەندایی بەکارهێنا و بە زمانی شەڕ و لە هەمان کاتدا لەگەڵ خێڵەکاندا کەوتە پەیوەندی گوشارێکی زۆری لەسەر هەموو لایەنەکانی نزیک خۆی کرد ئیخوانەکانی خستە دەورە
مەلاکانی باش کوردستانیشی بەگشتی ئاگدار کردوتەوە کە لەو ماوەیەدا پرۆپاگەندا لە دژی هێزەکانی سووریای دیموکراتی بکەن و تەنانەت شەڕی تایبەتیش بکەن. ئیتر ئەمانە وایان کرد کە ئیتر بەڕاستی هێزەکانی سووریای دیموکراتیک لە بەردەم بڕیارێکدا بمێنێتەوە مان یان مردن تەسلیم بوون و یانیش شەڕی مان و نەمان ئەنجام بدا. هەر لە بۆ هەندێ دوێنێ ئێوارە تەماشامان کرد هێزەکانی سووریای دیموکراتیک ئیتر بڕیاری یەکلاکەرەوەیدا، بەڵام بەر لەوەی بێمەسەر بڕیارەکە هێزەکانی سووریای دیموکراتیک هەروەکو دوێنێ باسم کرد، یەک لە کوردستانی عێراق، دوو لە حەسەکە، دوو دیداری دوور و درێژ و زۆر زەحمەتیان لەگەڵ ئەمریکیەکان ئەنجامدا و ئەمریکیەکان هەتا دوێنێش بەردەوام دەیانگوت لەو دوو شوێنە بکشێنەوە و ئەگەر ئێوە شەڕ بکەن ئێمە ئاسمانتان بۆ ناپارێزین. ئەوە واتای ئەوەیە ئێمە ڕێگا دەدەین تورکیا بە درۆن و بە فڕۆکە بەشداری بکە. بێگومان کە تورکیا بە فڕۆکە و بە درۆن بەشداری بکە ئیتر هێرشەکە و ینی شەڕەکە لە بەرژەوەندی چەتەکانی سووریا، چەتەکانی ئەحمەد شەرع و چەتەکانی سەر بە تورکیا کۆتایی پێدێت و یەکلا دەبێتەوە. هەر لە بۆ هەندێک دوێنێ ئەوەندەی من بزانم لە دوای کۆبوونەوەی حەسەکە هێزەکانی سووریای دیموکراتیک ئیتر بڕیارێکیان داوە، بەڵام بڕیارێکی ڕانەگەیەنراو کە نزیکەی 40,000 کەس بەشداری کرد لە دێر حافر و مەسکەنە ئیتر هێرشێکیان کرد. لە ئەنجامی ئەو هێرشەدا 15 کیلۆمەتر چوونە پێش، 15 کیلۆمەتر دوێنێ شەو هێزەکانی سووریای دیموکراتیک چوونە پێش. بەڵێ شەهید هەیە، بریندار هەیە، هەتاوەکو ئێستا ڕانەگەێنراوە و درۆنەکانی بایرەخداریش بەشداریان کرد، بەڵام نەیانتوانی لە مەیداندا شتێک بکەن. و ئیتر ئەمڕۆکە هێزەکانی سووریای دیموکراتیک بڕیاریدا کە یعنی هەندێک جموجۆڵیان هەبوو لە خەتی دێرە زور و ئەمانەشدا و ئەمە وا دیارە هاوکێشەکەی بە تەواوەتی گۆڕی. لە هەمان کاتدا دوێنێ لە بەرنامەی دوێنێدا باسم کرد کە شەڕێکی زۆر سەخت لە بینی پنتاگۆن و کۆشکی سپی، لە بینی بەشێک لە سێناتۆرەکان و ئەندامانی کۆنگرس لەگەڵ کۆشکی سپی بە تایبەتی لەگەڵ وەزارەتی دەرەوەدا هەبوو و ئیتر سێناتۆری هەری گەورە کە وەک دەوڵەتی قوڵی ئەمریکاش تەماشای دەکرێت گراهام ئیتر سەردانی ئیسرائیلی کرد و لێدوانی زۆر توندیدان تورکیای ئاگدار کردەوە. تورکیای ئاگدار کردەوە. ئیتر دەبینین لەو بینەدا ئەو هەموو شتانە هاتنە ئاراوە و ئەمڕۆ بەیانی هێزەکانی ئەمریکا بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی سووریایی دیموکراتی کە لە ناو ئەوانەدا جگە لە مەزلوم عەبدی بەشێک لە بەرپرسیارەکانی هێزەکانی سووریای دیموکراتی یەک لەوانەش ڕۆهەڵات عەفرین لەگەڵ ئەمریکیەکان بینرا لە دێر حافر. ئیتر چەند جەولەیەکیان بۆ ناو شارەکە لێدا خۆیان نیشانی خەڵکدا و فڕۆکەی F-16 F-25 F-35 لە ئۆردنەوە هەڵسان و ئیتر بەسەر ئاسمانەکەدا بە تەواوەتی سوڕانەوە و لە دوای ئەوەدا چەندین کۆبوونەوەی پچڕ ئەنجام دران لە هەموو ناوچەکەدا هێز بڵاوەی پێکرا و ئەمە وای کرد ئیتر هاوکێشەکە بە تەواوەتی بگۆڕدرێ و ئەو لێدوانەی ئەحمەد شەرع کە هاوڕێیان باسی دەکەن لە دوای ئەوەوە دێ. ئیتر ئەوە هەمووی نیشانمان ئەدا کە ئەمریکیەکان لە ناوە خۆیاندا دیارە ئیتر لە ئەنجامی ناکۆچیەکاندا خەریک بوو کە ئیتر بەڕاستی دەوی مەقەسی نێوان پنتاگۆن و کۆشکی سپی بە تەواوەتی دەکرێتەوە و گوشارێکی زۆریان لەسەر باڵیۆزی ئەمریکا لە ئەنقەرە کە لە هەمان کاتدا ئەتوانین بڵێن باڵیۆزی ئەمریکایە لە سووریاش، لە ڕاستی باڵیۆزی ئەمریکایە لە لوبنانیش ئیتر تۆماس بارک گوشارێکی زۆر گەورە لەسەر ئەویش سازکراوە. ئەو گوشارە تەنانەت لەلایەن ئیسرائیلیەکانی شەوهات و لە هەمان کاتدا ئەو زانیاریانەی کە بەدەستە من گەشتونە
هەندێک بەرپرسیاری هێزەکانی سووریای دیموکراتیک دوێنێنا پێرێ شەو لەگەڵ بەرپرسیارانی دروزەکان قسەیان کردووە. ناوەکانیان ناهێنم، بەڵام لەگەڵ هەندێک شێخ قسەیان کردووە کە ئەو شێخانە بەشێکیان نزیکی زۆر نزیکی ئیسرائیلن قسەیان دەڕوە. چۆن قسەیان دەڕوە؟ ئەمانە پەیوەندی خزمایەتیان لەگەڵ دروزەکانی ئیسرائیل هەیە. دروزەکانی ئیسرائیل تایبەتمەندیەکی زۆر گەوریان هەیە لەبەرەوەی عەرەبن و لەبەر ئەوەی زۆر ڕادیکاڵ و شەڕکەرن لە بەرامبەر حەماس شەڕی زۆر گەوریان کردووە، لە بەرامبەر حیزب الله شەڕی زۆر گەوریان کردووە و لە هەمان کاتدا ئەوانە لەناو پارتی لیکوددا، یعنی ئەو پارتی کە نەتەنیاهۆ سەرۆکایەتی دەکات، یعنی بە هەموو شێوێ قسەیان دەڕوە لەسەر نەتەنیاهۆ. خۆی لە خۆیدا استیخبارات موسادی ئیسرائیلی لە کۆبوونەوەی پێشتری باکۆ ئەتوانین بڵێن خیانەتێکی لە دروزەکان کرد کاتێک ڕێگایدا ئەحمەد شەرع ئۆپەراسیۆنێک بۆ ناو سوێدا بکە. ئەمە لە باکۆ لە کۆبوونەوەیەکدا ئەنجامدرا کە لە نێوان هەیئەتێکی موساد و هەیئەتێکی سەر بە ئەحمەد شەرع واتە دەستەی تەحریر شام ئەنجامدرا بۆ ڕێککەوتنیان. ئیتر بەر لە ڕێککەوتنەکە دوای چا خواردنەوە، قاوە خواردنەوە، سوحبەت و ماچ و موچ، ئیتر جەماعەتی ئەحمەد شەرع داوا لە ئیسرائیلیەکان دەکەن بۆ ئەوەی بچنە سوێدا، ئیتر ڕەئیان وەردەگرن، ئەڵێن ئێمە دەمانەوێت بچینە سوێدا، ئێرە ئەوێش خاچی سووریایە. ئیتر موساد ئەڵێ ئەمە خاچی ئەوەیە، ئێوە بۆتان هەیە بڕۆن، زۆر هەڵایەکی زۆر گەورە ساز مەکەن، کێشە بۆ ئاسایشی ئیسرائیل ساز مەکەن. ئیتر بەڵام ئەمانە دەچن حەمشات و حەمزات و چەتەکانی تورکیا لەگەڵ خۆیان دەبن لەگەڵ عەشیرەتە عەرەبەکان. ئیتر و لەوێدا ئیتر هەرچی سمێڵ و ڕیژ بوو تراشیان، هەرچی کچێک هاتە بەردەستیان تەجاوزیان پێکرد، هەرچی گەنجێکیان بینی کە ئیتر لەسەر چۆک نەوەستا تەقیان لێ کرد و کوشتیان، تەنانەت ئەسیرەکانیشیان کوشتن. ئیتر ئەمە وای کرد ئەم کاتە فەرماندە سەربازیە دروزیەکانی ناو سوپای ئیسرائیل، من ئەو کاتە لەسەر تویتر چەندین فەرماندەی سەربازین بینین دوایی تویتەکانیان ڕەشکردنەوە، بەڵام بە ئاشکرا جوێنیان بە نەتەنیاهۆدا، جوێنیان بە ئیسرائیلدا و وەکو خائین ناویان هێنا. هەر دوای ئەوە تەماشامان کرد، ئیتر سوپای ئیسرائیل بارەگای سەرفەرمانداری گشتی سووریای بردومان کرد، تەنانەت حەوشی پشتەوەی ئەحمەد شەرعیشی بردومان کرد و ئەمە وای کرد ئیتر هێرش لەسەر دروزەکان بوەستی. ئیتر ئەمانە زۆر گرنگن، کاریگەری دروزەکان لەسەر ئیسرائیل، لەسەر سوپای ئیسرائیل زۆر گرنگە. وەکو وتم 2000 فەرماندەی دروزەکان لە ناو سوپای ئیسرائیلدا هەیە جگەلەوەی شێخەنە، و لە بۆ ئیسرائیلەکان کە بە دوای هەژمونگەرایی دەگەڕێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، نەتەوەیەکی عەرەب کە لە ناو ئەواندا جێبگرێ زۆر گرنگە، نایان هەوێ بە ئاسانی لە دەستی بدەن. لە بۆ هەندێک ئەو بابەتە زۆر گرنگە. فەرماندەیەکی هێزەکانی سووریای دیموکراتیکیش بە دوور و درێژ لەگەڵ ئەم شێخانە قسەی کردووە، ئەوە زانیاریە، لەگەڵ ئەم شێخانە قسەی کردووە و ئەمانەش ڕەنگ بێ ئیتر ئەوەیان کردبێ. یعنی ئەمە ئەتوانین لینکێک لە بینی ئەمە و قسەکانی لینزی گراهەم ببەستینەوە کە گراهەم هەردوای ئەوە دێتە سەرخەت، ئیتر لەگەڵ ئیسرائیلەکانیش پەیوەندی دەکا و کۆنتاک دەکا و گوشارێکی زۆر لەسەر تۆماس باراکیش دەکەن. تۆماس باراک بە احتیمالی زۆر سمێنێ لەگەڵ مەزلوم عەبدی کۆ دەبێتەوە، لەکوێ کۆ دەبێتەوە نازانین. ئیتر ئەمانە هەمویان هاوکێشەکانیان گۆڕین و وایان کرد ئیتر سنوورێک لە بۆ تورکیا دابنێن. یعنی ئەمەی ئەمڕۆکە لە دێر حافر و مەسکەنە بینیمان لە ڕاستیدا ئیتر سینگ دەرپەڕاندنێک بوو لە بەرامبەر چاوسووریەکانی دەوڵەتی تورکیادا. چونکە ئەگەر ئەمە نەبووایە هێزەکانی سووریای دیموکراتیک هەروەکوتم ناچار بوون، چونکە هەم لەلایەن خەڵکەوە هەم لەناو ئەو هێزانە دووبەرە چێک دروست ببوو. ئینسان بە سەراحەت قسە بکە،
دووبەرە چێک دروست ببوو لە بینی هەندێک فەرماندەدا هەروەکو لە شەڕی حەلەبیشدا بینیمان کە دووبەرە چێک هەبوو ئیتر بەشێکیان لایەنگری شەڕ بوون بەشێکیان لایەنگری ئەوە بوون بکشێنەوە ئیتر ئەمانە هەر چێک دەبن با ببن لە ناو هەڵ و مەرجێکی وا ئەوە ئالۆزدا ئەم جۆرە شتانە دەبن بۆ چوونی جیاواز دەبن لێکترازان دەبێ بەڵام ئەمانە لە دوێنێ ئێوارە هەموو وایان کرد کە هەر کەسێک ئیتر بڕیار بدا شەڕ بکەن و شەڕەکەش کرا بەڵام لە یەک ناوچەکرا لە ناوچەی دێرحافر کرا ئەگەر بێت و ئەم شەڕە گەورەتر ببوایە هەم دەیانتوانی زیاتر پێشڕەوی بکەن کە پێشڕەویان کرد هەم لەوەدا ئیتر داعش سوود وەردەگرێ و ڕنگ بێ ئیتر لە ناوە خۆی ئەو نفوسەی هێزەکانی سووریای دیموکراتیکدا ئالۆزیەک دروست ببێ بەڵام لە هەمان کاتدا لە هەمووی گرنگتر ئەوە وای دەکرد کە دەوڵەتی تورکیا ئیتر بە تەواوەتی بێتە مەیدانی جەنگەکە و جەنگەکە ببێتە بە تەواوەتی ببێتە جەنجی کورد و تورکی ئیتر ئەمەیان بابەتێکی زۆر زۆر گرنگە و بە احتیمالی زۆرەوە هێزێک هەندێک هێزی کوردستانی عراقیش ئەگەر هەر هەمیان نەبە لەناو شەڕەکەدا ڕنگ بوو بگڵابانە ئیتر ئەمە خۆی لە خۆیدا پیلانی ئەمریکا ڕیسەکەی ئەمریکا بە تەواوەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکات بەخوری ڕیسەکەی دۆناڵد ترامپ دەکات بەخوری چونکە دۆناڵد ترامپ و ئیدارەکەی بە هیچ شێوەیەک لە بواری سۆسیۆلۆژیەوە لە بواری ڕیالیتەوە هیچ بۆ چوونێکیان نییە ئەمانە بەتەنیا دەیان هەوێ ئیتر لێرەدا مەسەلەکەیان ئێرانە یەک بە دەرەجەیەک بە دەرەجەی دووەم ئاسایشی ئیسرائیلە چێ لە هەموو کە زیاتر ئاسایشی ئیسرائیل دابین دەکا ئیسلامی سیاسی کە مەلا سەرسەریەکانی کورد لەما یان تێناگەن یان لە بێناموسیەوە ئیتر باسی ئەمە ناکەن پەلاماری شەڕوانێکی کەس دەدەن کە خۆی شەید کردووە کە ماڵی تەرێک کردووە چەچی هەڵگرتووە خوێنی خۆی دەڕێژێ و خۆی فیدا دەکا بەڵام بە هیچ شێوێک ئامادەنین قسێک لەسەر ئەحمە شەرع بکەن کە جۆلانی فرۆشتووە کە کونەیتڕای فرۆشتووە کە جەبەل شێخی فرۆشتووە بە هیچ شێوێک یەک ئیسلامی سیاسی نە عەرەب نە کورد نە تورک ئامادە نییە لەسەر ئەمە قسە بکە بەڵام یەخەی کچە شەڕوانێک دەگرن کچە شەڕوان نابێ شەڕ بکات دەبێت لە ماڵەوە لە مەتبەخ خواردن لە بۆ پیاوەکان ئامادە بکە وەکو ژنەکانی خۆیان یعنی ژنێکی کۆی لەبێ ئیتر ئەمەیە و ئەمە بە تەنیا مەلاکان نین بە تەنیا حیزبێکی سیاسی نییە هەموو حیزبە ئیسلامیە سیاسیەکانی لە پشتن تەحەدا دەکەم جەماعەتی عەلی باپیری لە پشتن جەماعەتی ئیسلاح الدینی لە پشتن جەماعەتی کوڕەکانی عەبدولعەزیزی لە پشتن بە هیچ شێوەیەک لەمانەدا نابێ فەرق و جیاوازی بکرێ بەڵگەکەمان چێکەوەتە بەڵگەکەمان ئەوێ بڕۆ سەر سۆسیال میدیای ئەمانە بڕۆ تەماشا بکە لایەنگرەکانیان چ کۆمنتێک دەکەن کاتێک لە شەڕوانێک دەدەن کاتێک شەڕوانێک دەکوژن ئەڵێن کوشتن کەمە دەبوایە بیسووتێنن دەبوایە پارچە بکەن دەبوایە تەجاوزی پێ بکەن جوێن ئەدەن تەنانەت یعنی ئەمە هەموو نیشان ئەدا کە حیزبە ئیسلامیە سیاسیەکان هەر هەمویان یەکن چونکە حساب لە بۆ جەماوەرەکەی دەکا حزبێکی سیاسیە دەوێت لە هەڵبژاردن دوو کورسی بەدەستبێنێ شکر بۆ خوا کە حیزبی ئیسلامی سیاسی لە کوردستانی عراقدا کورسی بەدەست ناهێنێ شکر ئەمانە ئەتوانن 500 کچی 12 ساڵی 16 ساڵی بینن بیکەنە کۆیلە حیزابێکی لەسەر بنێن جلێکی زەیتونی ئەردۆغانی عوسمانی لەسەر بنێن بەڵام لە هەڵبژاردندا ئیتر دوو کورسی ناهێنن ئیتر بەڕاستی ئەمە تەواوی تابلۆکەیە و تەواوی بابەتەکەیە ئێستاکە بە کورتی ئەمریکا نایهەوێ بە هیچ شێوەیەک ئەمە ڕوو بدا و بابەتێکی دیکە کە پەیوەندی بەوە هەیە هەمووتان دەزانن پێرێ ئیتر سعودیا تورکیاش تا ڕادێک بەڵام قسەی سعودیا زیاتر دەخوا قەلاقیەکانی تورکیا زۆر لە سعودیا زیاترن بە نسبەت ئێران چونکە تورکیا دەزانێت ئەگەر لە ئێران بدرێ هێزی ئەو هێزەی پەکێکە کە لە بادینیان کشاوەتەوە لە بادینیان
ئەڵێن کشاوەتەوە ئێستا کە هەمووی لەسەر سنووری ئێرانە ئەگەر مەزندە بکەین ئەمانە 4000 کەسن و لەناو پەژاکیشدا ئەگەر 300 کەسێک بن بەسە بۆ ئەوەی کە ئەگەر بێت و لە ئێراندا گۆڕانکاریەک ڕوویدا ڕژێن بەروە ڕووخانچ و ویانیش ئاگای لە کوردستان نەما ئەم هێزانە کوردستانی ئێران ڕۆژ هەڵات کۆنتترۆل بکەن و تورکیا لەما زۆر ئەترسێ زۆر لەما ئەترسێ نیگەرانە نیگەرانیەکی دیکەی تورکیا ئەمەیە کاتێک ئێران بڕوخێ ئیتر جەڕەسی گۆڕانکاری لە دیوارەکانی ئەنقەرە ئەدا یعنی تاقە وڵاتێک دەمێنێتەوە کە پێویستە بگۆڕدرێ لەمەشدا زۆر ئەترسان ئیتر ئەمانە بەردەوام هەوڵیان ئەدا گوشار بخەنە سەر ئیدارەی ترامپ بۆ ئەوەی شەڕەکە نەکرا لە ئێران نەدرێ ئەگەر لە ئێران نەدرێ ئەوان ئەتوان ئیران ڕازی بکەن کە سازش بکە لەگەڵ ئەمریکا بەڵام وەکوتم گرانی قسەی سعودیایە سعودیا قورساییەکی زۆری لەسەر سیاسەتی ئەمریکا و لەسەر دۆناڵد ترامپ هەیە لێتر سعودیا لە دواییدا دۆناڵد ترامپی ئیقناع کرد کە هێرش نەکاتە سەر ئێران ئیتر هێرشەکە بۆ ماوەیەک ڕابگرێ لەو بینەدا احتیمالی زۆر هەیە چەندین شڕۆڤەکاری بەناودەنگ ئەمڕۆکە جێم لێبوو کە باس لەوە دەکەن ئەگەری زۆرە لە ژێرەوە سازشێک لە نێوان ئەمریکا و ئێراندا کرابێ هەر لە بۆ هەندێ ئیتر کاتێک ئەمەکرا بەشێک لە کارتەکانی تورکیا و ئەحمەد شەرع ئەتوانین بڵێن ناڵێن سووتان بەڵام بێکەڵکمان ئەویش بەنسبەت بە ئێرانە چونکە یەکێک لە گرنگەکانی ئەحمەد شەرع لە بۆ ئەمریکا ڕاستە بیزنس و ئاسایشی ئیسرائیلە بەڵام لە هەمان کەدە ئیرانە یعنی لە سەرتاوە کاتێک ئەمانە ئەحمەد شەرعیان هەڵبژارد و کلیلی دیمەشقیان پێدا هەر لە بۆ ئێران بوو ئیتر لە بۆ ئەوەی ئیتر ڕێگا بگرێ بە هیچ شێوەیەک ئێران دەستی نەگاتە لوبنان ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی ئێران دەستی نەگاتە لوبنان دەبێت لە سووریا هێزێک هەبێ نەک لە بواری سەربازیەوە بەڵکو لە بواری ئەیدۆلۆژیەوە ڕوبەڕووی شیعی ئیسلامی بێتەوە ئەویش جەماعەتی ئەحمەد شەرع و چەتە سونیەکانی دیکەن واتە ئەمەویە نوێیەکانن هەر لە بۆ هەندێکی تر تەماشا دەکەین گرنگێکی زۆر لە ڕادە بەدەر بە ئەحمەد شەرعدرا هەر هیچ نەبێ هەتاوەکو ئەوەی کێشەی ئێران چارەسەر دەکەێت بەڵام تەماشا دەکەین ئێستاکە کێشەی ئێران تەماشا دەکەین هاتۆتە خوارەوە تەنانەت ئەمڕۆ و دوێنێ خۆپیشاندان زۆر ڕووی لە کزی کردووە ڕەنگ بێ ڕووی لە کزی کردووە پەیوەندی بە ئەمریکا و جیۆپۆلیتیکەوە نەبێت چونکە ئەو خەڵکە نە ئینتەرنێتی هەیە نە تەلەڤیزیۆنی هەیە کارەباشی نیە لە گەڵێک شاردا ڕەنگ بێ پەیوەندی بەو ترسە هەبێ کە لە ڕۆژانی ڕابردوودا ئێران قەتل عامێکی زۆر گەورەی کرد لە شارەکاندا تەنانەت باستەوە دەکرێت بەشێک لەو خۆپیشاندەرانە دوای ئەوەی کە تەقیان لێکرا و کوژراون لە بەرچاوی خەڵک سووتاندوێنە تەرمەکانیان لە ناو شەقامەکاندا ڕاکێشەوە چاوی خەڵکیان بە تەواوەتی ترساندووە ئیتر بەڵام بە هەر شێوەیەک بێ ئەمە کاردانەوەی هەبوو لەسەر ئەوەی تەواو ئێستا کە ئێرانمان ڕاگرت با لە سووریا گرژێک دروست نەبێ شەڕێکی نێوان متتەفقە جیهادیە داعشیەکە ئەحمەد شەرع و لە نێوان متتەفقە کۆنەکەماندا لە بینی کەوانە داڵێم متتەفق هێزەکانی سووریای دیموکراتیکدا و لەگەڵ تورکیادا ساز نەبێ و ئەمە وا دەکا کە شتێک هەیە بە ناوی پرۆسەی ئاشتی ئەوە چەند نەمایە ئەمەشیان جێگەی بابەتە چونکە زیاتر لە چەند ڕۆژە هیچ کەسێک ئەو جەرانیشی نەبینیوە ڕێگە نادەن ئەو جەرانیش ببینن و تەماشا دەکەین لە پەرلەمانی تورکیادا دەم پارتی زۆر بێهیوایە لە بەرامبەر ئەمەدا و زمانی سیاست مەدارە تورکەکان زۆر تون بووە تەنانە دەوڵەت باخچەری فاشیستیش کە پێشتر دەگۆ قەرداشم کوردلەر ئێستاکە تەواو کەوتۆتە سەر ئەیارە کۆنەکەی خۆی تێگەی ئەڵێ دەبێ هێزەکانی سووریای دیموکراتیک تەسلیم ببێ ئیتر تەماشا دەکەین ئەمریکا لەو بینەدا بۆ ئەوەی ئەمانە نەبن سووریاش لە دەست نەدا ئیتر هەڵساوە ئەمڕۆکە ئەو هەڵمەتەی ئەنجام داوە کە چەندین تانک و زریپۆشی سەربازی بردۆتە تەل حەفر
دێر حافر ببورن لەوێ جێبەجێ کردوونەوە هێزەکانی سووریای دیموکراتیکیش بە پێی ئەو زانیاریە من هەتاوەکو ئێستا 30,000 تا 40,000 چەکداری لەوێ کۆ کردوتەوە و وەکووتم دوێنێ 15 کیلومتر چوونە پێش ئەم شەو ڕنگ بێ 15 دیکەش بچنە پێش با بزانین ئەم شەو چۆن دەبێت ئەگەر ئەم شەو زیاتر بچنە پێش ئەمە دیارە هاوکێشەکە بە تەواوەتی گۆڕاوە و سبەینێ وەکوتم تۆماس باراک و مەزلوم عەبدی لەگەڵ یەک کۆ دەبنەوە ئیتر دەگەنە چ بڕیارێک جەنابی باڕاک چ فەرمانێک دەردەخا ئەمەیان زۆر زۆر گرنگە. بەڵێ هاوڕێیان ویستم بە کورتی ئەمەتان پێ بڵێم و ئەمەی ئەحمەد شەرع کە ئێستاوە هاتووە فەرمانی ژمارە 31 ساڵی 2026 لەسەر بنەمای بەرژەوەندی باڵای نیشتیمانی ماشەڵڵاه کە باسی کردووە ئیتر کە باس لە هەڵوەشانەوەی سەرجەم ئاساوارەکانی سەرژمێری ساڵی 1962 دەکا کە تایبەتە بە تەعریبکردنی ناسنامەی کوردی و ئەم جۆرە شتانە ئیتر ئەمانە لە دوای ئەوەوە هاتن یعنی ئەحمەد شەرع ئێستاکە وا دیارە ئەمریکیەکان هەستیان پێکردووە کە ئەحمەد شەرع زۆر کەوتۆتە ژێر کاریگەری تورکیا و یانیش ئەسیرە لە دەستی تورکیادا ئیتر لە بۆ هەندێ وا دیارە ئەو هەڵمەتیان ئەنجامداوە ئەحمەد شەرعیشی تر کەسێکە لە بۆ دەسەڵاتی خۆی نەک جۆلان دەفرۆشێ هەموو ئیسلامیش دەفرۆشێ هەموو مەبدایەکانی دەفرۆشێ ئەو مەسەلەی دەرخستووە یعنی دان پێدان بە هاوڵاتیانی کوردی سووریا بەشێکی بنەڕەتی و سەرەکی ینی پابند بوون بە پاراستنی فرە ڕەنگی کولتوری زمانەوانی ئەمانە هیچ شتێکیان لەگەڵ کولتوری دەستەی تەحریری شام ناگونجێن و بەڕاستی من هەتاوەکو ئێستاش بیر لەوە دەکەمەوە لەو ڕۆبە دواوە هێزەکانی سووریای دیموکراتیک بەڕاستی چ قەناعەتێکیان لە دروست دەبیانی ئەو قەناعەتیان لە دروست دەبێت کە ئیتر لەگەڵ ئەحمەد شەرع یەککردنی سوپا چۆن دەبێت بەڕاستی زۆر زەحمەتە کارکردن لەگەڵ ئەمانە چۆن دەبێت بەڕاستی زۆر زەحمەتە یعنی ئەمانە دیموکراتیک نینە پێشتر لە عراقیش ئەمە ڕوویدا دوای ڕوخانی سەدامدا ڕاستە لە عراقدا نمونەیەکی وامان هەیە کە کورد و عەرەب بەیەکەوە دانیشتن دەستورێکی بنچینەیان نووسی بەڵام ئەو کاتە لە بیرمان نەچێ عەرەبی سوننە لە دەسەڵاتدا نەبوو عەرەبی سوننە چوو بۆ بەرەی ئەلقاعیدە لە دژی ئەمریکا شەڕی دەکرد ئەوەی لەسەر دەسەڵات بوو شیعە بوو کوردەکان بوون شیعەکان بە هیچ شێوەیەک لە پێشوودا هیچ شەڕێک ناکۆچیەک ململانەیەکی گەوریان لەگەڵ کوردەکاندا قەت و قەت نەبووە ئەو مالیکیە کە تونترین کەسیان بوو ئیتر بەردەوام لە ساڵی هەشتاکاندا سەردانی بنکە و بارەگاکانی حیزبەکانی کوردستانی دەکرد وەکو یەکێتی وەکو پارتی لەگەڵ بارزانیەکان کۆ دەبووە لەگەڵ تاڵەبانیەکان کۆ دەبووە تاڵەبانی هەر کاتێک سەردانی ئێرانی کردەوە دەیبینی حتا ئەوەندەی من بزانم جارێکیان مالیکی تەنانەت بۆ بینینی تاڵەبانی لە تارانەوە سواری تیارە بووە چۆتە دیمەشق لەوێ چۆتە ماڵی تاڵەبانی میوانی بووە نازانم ئەو زانیاریانم گوێ لێ بووە لە شوێنێکم نەبینیەوە بەڵام گوێم لێ بۆ لە کەسێکی نزیکی یەکێتی یعنی لەو هەڵومەرجەدا ئیتە تەماشا دەکەین دەستوری بنچینەی نووسرادان بە مافەکانی کوردرادادان بە فدرالی نراو هەتا دوایی بەڵام لە ئێستادا لە سووریادا ڕەوشێکی وەهانیە لە سووریادا ئێستا تەماشا دەکەین هێزێک لەسەر دەسەڵاتە داعشە و ئەم هێزە 14 ساڵە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک لەناو شەڕدایە و 14 ساڵە هێزەکانی سووریای دیموکراتیک بەوە تاوانبار دەکا کە گوایە شۆڕشی ئەوان لە دژی بەشار ئەسەد لە سایەی کوردەکان دواکەوتووە ئەگەر نا ئەوان بە ساڵێک دیانتوانی بێنە سەر دەسەڵات ئیتر ئەمانە هەمویان بابەتێکن بە پێویستی دەزانم هێزەکانی سووریای دیموکراتیک بیری لێ بکاتەوە بەڵێ هاوڕێیان پرسیارێکتان هەیە دەربارەی ئەو هەموو بابەتانە کە من قسەم لەسەر نەکردبێ
کاک ئاریان پرسیارەکەی تۆ کاک ئاریان شانۆ پرسیارەکەی تۆم وەڵامدایەوە پرسیاری دیکەتان نییە هاوڕێیان ئەگەر پرسیارتان نەبی کۆتایی پێدنی بەڵێ بەڕێز بالیسانی مستر باریسانی بەڵێ ئەم شتانە بێگومان ئەمانە ئەگەر یعنی ئەمانە وەکوتم سیاست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاتیە یعنی تەکتیکیە ئەمانەی هەموو ڕوئەدەن تەکتیچینە لە بۆ هەندێک ئێمەش دەکەوینە هەڵا زۆر زار ینی ئەمڕۆ قسێک دەکەین لەگەڵ سبینێ ڕنگێ پێچاوانە بێ بەڵام سیاست وایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە هەموو دنیا لەسەر بنەمای تەکتیک سیاست بەڕێوە دەسێت لەسەر بنەمای استراتیژی بەڕێوە ناچێ بەداخەوە و سیاستەکەش زۆر ڕۆژانەیە زۆر لۆکالیە زۆر کاتیە هەر لە بۆ هەندێ لە ئێستاوە ئەمەی ڕوئەدا بێگومان ئیتر پێش لە کۆمەڵکوژی دەگرێت پێشلەوە دەگرێت کە هێڕشێکی بەرفراوانتر بۆ سەر ڕۆژهەڵاتی ڕووباری فرات بکرێت کە لەوێدا ئیتر سەرچاوە ئاویەکان و شاری ڕقا تاپقا کامانە شوێنی زۆر استراتیژین و لە هەماندا کوبانێ بکەوێتە ژێر مەترسیەکی گەورەوە بەڵێ کاک دیار وەکو باسم کرد ینی دوێنێش قسەیەکی دوێنێش هێزەکانی سووریای دیموکراتیک ئاگاداری ئەوە بوون کە سبەینی ینی ئەمڕۆ بەیانی هێزەکانی سنتکۆم دەگەنە ناوچەکە بەڵام سەرباری ئەوەش دوێنێ کەوتنە هێرش دوێنێ شەو هێزەکانی سووریای دیموکراتیک کەوتنە هێرش و لە ناوچەکەدا 15 کیلۆمەتر پێشڕەویان کرد 15 کیلۆمەتر پێشڕەویان کرد ئێستاکەش ڕنگ بێ ئیتر بیان هەوێ شەڕەکە بەردەوام بکەن و ڕنگ بێ لێرەدا تەنسیقێک لە بینی ئەمریکا و هێزەکانی سووریای دیموکراتیک هەبێوانیش ئەمریکا لە بینی پەنجەکانی تەماشا بکە چۆن لە شەڕی پێشوودا لە حەلب ئەمریکا لە بینی پەنجەکانیدا تەماشای کرد ئێستاکەش لە بینی پەنجەکاندا تەماشا بکە یان یەک لە تایبەتمەندیەکانی ئیدارەی ترامپ ئەوەیە ئاڵێ ئەگەر ئاشتیان نەکرد پێیان بڵێ ئاشتی بکەن ڕێک بکەون بۆ ئەوەی ئێمە بتوانین بیزنس بکەین بۆ ئەوەی ئاسایشی ئیسرائیل نەکەوێتە ژێرمەترسی وە بۆ ئەوەی ئێمە دەستمان کراوە بێ لە سووریا ئیتر خەریکی ئێران بین بەڵام ئێستا وەکوتم مەسلەی ئێران بە تەواوەتی دواخراوە و چی هەیە لە ژێر پەردە نازانین و لە هەمان کەدا تورکیا زیاتر دەستی خۆی درێژ کردووە لەوەی کە پێویستە بەنسبەت ئەمانە ئیتر ڕنگ بێ ئێستاکە دۆناڵد ترامپ بڵێ لێیان گەڕێ بە لە یەکتری بدەن هەتاوەکو ناچاری ئیمزاکردن بن یعنی پێشتر دۆناڵد ترامپ لەسەر چەندین ململانەی وەها قسەی کردووە لێیان گەڕێ بە لە یەکتری بدەن یەکتری تەمبێ بکەن یەکتری بکوژن اینجا کامیان سەرکەوتوو بوو ئەو دەیباتەوە ئەو ئیتیفاقەکان مۆردەکە و ئیمزا دەکە کاک دیارباسی دەستورەکەی ئەحمەد شەرعم کرد ینی بەڕای من گرنگ نییە چونکە ئەو هەڵوو مەرجەی یعنی ئەوە پارادۆکسێکی زۆر گەوریە قسەکانی دوێنەی ئەحمەد شەرع لەگەڵ قسەکانی ئەمڕۆ بە تەواوەتی پێچەوانەیە و لە هەمان کات دەکا کە ئەمانە کۆمەڵێک بابەتن کە ئەحمەد شەرع باسی کردوونە دەبێ ئەمانە لە دەستوری بنچینەیدا دەبێت لە پەرلەمان قسەیان لەگەڵ بکرێت پەرلەمانی هەیە ئەحمەد شەرع نیەتی دەستوری بنچینەی هەیە نەخێر دەستوری بنچینەی ئیتیفاقی دەی ئازاری لەگەڵ مەزلوم عەبدی بەست ڕۆژێک دواییوە ئیتر دەستورێکی قەتەری تورکی لە بۆمە بڵاو کردەوە وەلەو دەستورە تورکیا قەتەریەدا نەوەکو مافەکانی کورد هەر کورد نییە عەلەوی نییە سوریانی نییە دروزی نییە هیچ شتێک نییە ژن نییە هیچ شتێک نییە یعنی بە تەواوەتی دەستورێکی جیهادی دەستورێکی دیکتاتۆر لە بەشار ئەسەد هەزار جار دیکتاتۆرتر هەیە هاوڕێیان لەسەر فێسبوک دەرکەون فێسبوک دادەخرێ بەڵێ هاوڕێیان پرسیاری دوایی وەردەگرن تکایە ئەگەر پرسیاری دواییتان هەبێ وەردەگرن تکایە ئەو شتانی باسم کردوونە تکایە دووبارەی ناکەمەوە
هەڵوێستی ئەمە پرسیارێکی گرنگە، ینی هەڵوێستەکانی ئەمریکا و گراهام بەردەوام دەبن یان بەردەوام نابن. گراهام کەسێکە ئیتر وەکوتم هەم وەکو دەوڵەتی قوڵی ئەمریکا دەناسرێ، یعنی من نامەوێت باسی دەوڵەتی قوڵ بکەم، بەڵام بۆەوەی ئێوە تێبگەن، چونکە لە لیتراتوری سیاسیدا لە سەرزاری ئێمەدا بەردەوام ئەو شێ زۆر بەکاردێ، ینی کەسێکی یەک لە سێناتۆرە هەرە گرنگەکانەوە دۆستێکی نزیکی دۆناڵد ترامپە و کەسێکە لە هەمویان زیاتر بەگریکارێکی سەرسەختی سیاسەتی ئیسرائیلە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و کەسێکی دژە ئێرانیشە و کەسێکە زۆر دژی حکوومەتی ئیسلامی ڕەجەب تەیب ئەردۆغانی تورکیایە. ینی لە کاتێکدا کە تورکیا بەو شێوێ دەستی خۆی درێژکە، پێم وایە هەڵوێستەکانی بەردەوام دەکەن، یانی بەو شێوەیە من لێکی ئەدەمەوە. ئیتر ئەمە تا چەند درێژە دەکێشی، بەڕاستی زەحمەتە ئێمە بتوانین باسی بکەین. قسەکانی شەرع شتێک نییە کاک دیار عومەر بۆ ئەوەی هێزەکانی سووریای دیموکراتیک دەست بە شەڕ نەکەن. ینی شەرع چوو لە ناو کە دەستی هێزەکانی سووریای دیموکراتیک لە ناو گفتوگۆدا بوو، لە ناو مزاکەرات و مفاوەزاتدا بوو، هێزەکانی سووریای دیموکراتیک چوون لە دیمەشق لەگەڵ حکوومەتی شەرع دابنیشن. شەرع خۆی نیشان نەدان و یانیش دەوڵەتی تورکیا نەیهێشت خۆی نیشان بدە. بەتەنیا لەوێدا نامەیەکی شەرع دەدرێتە وابزانم مەزلوم عەبدی، ئەڵێ دوای دیدارەکە ئێمە یەکتری دەبینین. لە دیدارەکەدا ئیتر ئەسعەد شەیتانی دێتە ژوورەوە ئیتر ئەڵێ کۆبوونەوەکە کۆتایی پێهات و هێشتا وەفدەکە نەگەڕاوەتەوە حەسەکە ئەوان لە حەلەب دەست بە ئۆپەراسیۆن دەکەن بەبێ ئاگاداری دەست بە ئۆپەراسیۆن دەکەن. کەواتە هێزەکانی سووریای دیموکراتیک ئەمڕۆکە هێزی هەیە ئەمریکای لە پشتە بەڵێ لە دەرحافر هێرش دەکە ئیتر وایە ئیتر لە سیاسەتی شەڕ و سەربازیدا ئیتر وایە تۆڵە بە تۆڵە، ینی ناڵێم ئەمە ڕاستە دروستە، ئەمە ناڵێم، بەڵام دیارە لێرەدا شتێک هەیە. بزانم کاک سیروان وابزانم پرسیارێکی کردووە، پرسیارەکە دابنێم کاک سیروان، ئایا بەڕاستی ئیسرائیل نەگەیشتۆتە ئەو قەناعەتە کە کورد نەبێت هێز بێت لە سووریا بۆ بەرژەوەندی ئیسرائیل، کەواتە بۆ پشتیوانی بەهێزی ناکات؟ کاک سیروان لە بەرنامەکانی پێشوودا زۆرمان باس کردووە. ئیسرائیل پشتیوانی کوردەکە کاکە پشتیوانی کوردەکە، ینی ئیسرائیل تاوەکو ئێستاش پەیوەندیی زۆر باشی لەگەڵ کوردی عراقی لەگە پارتی دیموکراتی کوردستان هەیە. پارتی دیموکراتی کوردستان دەسەڵاتداری کوردستانی عراقی، ینی بتەوێت هەر سەرۆکاتیەکەی بردوونە ئیتر لە دەستی دانا. بەڵام ئیتر شتێکیە لە سیاسەتدا، دەوڵەتی بەتوانە لەگەڵ دەوڵەت ئیتفاق دەکە، دەوڵەت لەگەڵ دەوڵەتدا کە ئیتفاقی کرد ئەتوانی زیاتر شتەکان بەدەست بێنێ. دەوڵەتی بەهێز وەکو ئیسرائیل یان وەکو ئەمریکا لەگەڵ هێزێکی لۆکاڵی یان لەگەڵ ئاکتۆرێکی نادەوڵەتی ناتوانانی هەموو شتێک بەدەست بێنێ، ئەتوانێ ئەو ئاکتۆرە نادەوڵەتیە بەکاربێنێ بۆ ئەوەی دەوڵەتی بەرامبەر ناچار بکە هەندێک شتی پێ بدە. ئەمە دەکە تێگەی لە بۆ هەندێ ئیتر بابەتەکە بۆ شێوێ ببیندرێ باشترە. بەڵام ئەگەر ئیسرائیل استراتیژیەکی چی دیکەی هەبی وەکو باسی ڕێڕەوی داود و ئەم جۆرە شتانە دەکەن، ئەمەیان شتێکی دیکەیە. هەتا وەکو ئێستا ئێمە نیشانەیەک بە فعلی لە بۆ ئەمە نابینین. ئەگەر ئەمە هەبێ بێگومان دەبێ سەرسەختانە تر پشتگیری هێزە کوردیەکان بکە. هەرچەندە ئەو کۆریدۆری داوت و ئیسرائیلی گەورە ئەوانە من لە بەرنامەیەکی پێشوو باسم کرد، ئەمە بەهەڵە لێک مەدەنەوە. ئەمە واتای ئەمە نییە کە ئیسرائیل دێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست داگیر دەکا و هەموو دەوڵەتەکان هەڵدەوەشێنێتەوە.
إسرائيل الكبرى إسرائيل جورا ويانيش بيج إسرائيل بتنيا بابتشي عبورية يعني ريروي عبوري هبه لنيوان إسرائيل أولاتانا پەیوەندیەک چی بازرگانی هەبێ و ئەمانە لە ڕووی کاڵاکاندا لە ڕووی بازرگانیدا لە ڕووی تەکنۆلۆژیدا لە ڕووی پارەدا و لە ڕووی دابشکردنی کانزاکان و وزەکاندا لێرەدا بەشی ئیسرائیل بەشی شێر بێ و یانیش لەژێر کۆنتترۆلی ئیسرائیلدا بێ تێدەگەن لێ ینی بابەتەکە لەو چوارچێوەیەدا ئینسان ببینێ باشتر لە پرۆژەکانی ئیسرائیل تێدەگاوە ئەمانەش هەر هەمویان دیسان لەگەڵ دەوڵەت دەکرێت خۆ ناتوانانی ئەتۆ لەگەڵ هێزێکی لۆکاڵی کە دەوڵەت نییە هەرچەندە لە ڕووی فکریەوە زۆر زۆر نزیک بن ڕاستە ئیسرائیلیەکان یعنی هەرچەندە دەوڵەتی ئیسرائیلی ئێستا من بە دەوڵەتێکی ئەلمانی سیکولار نازانم دەوڵەتێکی ئیسرائیلی ئێستا دەوڵەتی نەتەنیا و من بە دەوڵەتێکی ئاینی دەزانم بەڵام ئیسرائیلیەکان کۆمەڵگەیەکی سیکولارن و پێیان وایە کوردەکانیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاقا کۆمەڵ ینی کوردەکان و فارسەکانی ئێرانیش بە تاقا کۆمەڵگەی سیکولار دەزانن ئەمەیان ڕاستە بەڵام کە هاتە سەر ڕیال پۆلۆتیک شتێکی زۆر زۆر پیسە لێرەدا بەتەنیا بەرژەوەندیەکان کار دەکەن ئیتر لە پێناوی بەرژەوەندیەکاندا ئامادەیە هەموو شتێک بکە خۆ ئیسرائیل بە ئاشکرا دەیتوانێت ڕێگا لە کۆمەڵکوژیەکەی حەلب بگرێت چۆن توانێت ڕێگا لە کۆمەڵکوژی دروزەکان بگرێت وانە بۆ نەیکردێتر ئەمەیە لەو چوارچێوەیەدا ئینسان تەماشایانی ئیسرائیل نە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک کوردەکان دادەبڕێ و نە ئەو پەیوەندیانەش دەگەنە ئاستێک کە کورد زۆر زاروانش هەندێک کورد خەیاڵی بۆ دەکەن وەکو پەیوەندێکی حبحبانە نەخێر شتێکی وهانە دەبێت ئێمە بزانین استراتیژی ئیسرائیل چییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڕای من استراتیژیەکەی ئەوەیە ئیسرائیلی گەورە دروستکە ئیسرائیلی گەورەش وەکوتم بەمانای هەڵوەشانەوەی دەوڵەتەکان نییە بەمانای تێکدانی دەوڵەتێک و دروستکردنی دەوڵەتێکی کوردی نییە ئیسرائیلی گەورە بریتە لە پرۆژەیەکی ئابووری گەورە لە ژێر هەیمنەی ئیسرائیلدا کۆریدۆرەکان و ئیتر سامانە سروشتیەکان سامانەکانی سەرزەوی و ژێرزەوی ئابوووریەکە تا ڕادێک پەیوەندی بە ئیسرائیلەوە هەبێ ئەمە زۆر زۆر گرنگە لە بۆ هەندێک ڕنگ بێ بۆ نمونە بیان هەوێت سیستەمی دەوڵەتەکان بگۆڕن لە سیستەمی مرکزی تون بۆ سیستەمی نیمچە مرکزی ویانیش لا مرکزی ڕنگ بێ ئەمانەیان هەبێ ئیتر لەسەر ئەوەی مەزلوم عەبدی یعنی سبەینێ مەزلوم عەبدی لەگەڵ تۆماس بارەک کۆ دەبێتەوە و ئەوەی ئێستا کە هەیە لە دێرحافر و ئەمانە هیچ مانای ئەوە نییە هاوڕێیان کە ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک لە دێرحافر دەمێنێتەوە مانایەکی وای نییە ئەمانە لە دواییدا پێم وایە سبەینێ زیاتر دیار دەبێت لە دواییدایتر قۆناغێکی دیکەی گفتوگۆ دەست پێ دەکاتەوە یعنی لە لێدوانەکەی تۆماس باراک باس لەوە دەکا کە دەبێت دەوڵەتی سووریا حکوومەتی سووریا فرسەتێک دروست بکاتەوە لە بۆ گفتوگۆ چونکە فرسەتەکەی لە ناو بردووە فرسەتێک دروست بکاتەوە لە بۆ گفتوگۆ و دیارە گفتوگۆ دەکرێت لەو بینەدا ئیتر بازاڕ و دانوستاندن دەکرێت ئەو ناوچانە ئیتر کە دیاری کراون پێشتر ویانیش لە مشکی ئەمریکادا دیاری کراون لە مشکی ئیسرائیلدا دیاری کراون بە تایبەتی لە کۆبوونەوەکەی نێتەنیاهۆ ترامپ ویانیش گروپە تەکنیکیەکانیاندا ئیتر ئەمانە ڕنگ بێ پێشنیار بکەن بۆ هەردوولا ئەو کاتە ڕنگ بە هێزەکانی سووریای دیموکراتیک لە دێرحافر بکشێتەوە یعنی ئەمانە هەمویان دەبن بەڵام ڕنگ بێ نەکشێتەوە هەتاوەکو گەڕانتیەک وەرنەگرێ ئێستا کە ئیتر دانوستانەکان بە شێوەیەک دەبن و دانوستانەکانیش دەبێت لەو ڕۆبەدواوە بگۆڕدرن ینی ئێمە دەینە دیمەشق قسە دەکەین بەڵام هیچ ناگۆدرێ تورکیا لەو بەر مداخلە دەکات قەتەر لەو بەر مداخلە دەکات سعودیا لەو بەر
مداخلە دەکات ئیسرائیل لەو بەر مداخلە دەکات نەخێر دەبێت لەمە دووە کۆبوونەوەکان بە شێوەی دیکە بەڕێوە بچەن و حتا ڕنگ بێ کۆبوونەوەکان ئیتر لە دیمەشق بەڕێوە نەچن لە شوێنێکی دیکە بەڕێوە بچن ئێمە دەبێت لەو ڕۆ بە دواوە تەماشای قورسایی هێز بکەین زیاتر لەدەست چێدای لەدەست ئەحمەد شەرعدایەوەیانیش لەدەست هێزەکانی سووریای دیموکراتیکدایە بەو شێوەیە ئیتر ڕنگ بێ دیدارەکان بەڕێوە بچن و لە ئەنجامی دیدارەکاندا ئیتر دیار دەبێت کە هێزەکانی سووریای دیموکراتیک لەکوێ دەکشێتەوە لەکوێ ناکشێتەوە کە ئەو سەگ بە بلۆک بکەم ئەوە چێە ئاڵای تورکیای دانەیە بلۆکم کرد چیتر ناتوانێت شتەکان دابنێتن ئەو بێناموسە داوای لێبوردنەکەم درەنگ بینیم دەبێت کاکە دەبێت مەزلوم عەبدی وای وتبێ و مەزلوم عەبدی وا بکە لە دێر حافر بکشێنەوە یعنی خۆ دێر حافر وەکوتم ڕۆژهەڵاتی فڕاتە ئیتر ڕنگ بێ یعنی ئەمە منطقی تێدا دەچێت کە ڕۆژهەڵاتی فرات بە تەواتی تەسلیمی حکوومەتی ئێستای دیمەشق بکرێت ئەمەیان دیارە و ئیتر بەڵام ئەو بەری فرات یعنی ڕۆژ ئاوای فرات وا پێ دەچێ ئیتر ناوچەی نفوزی ئەمریکا بێ و ئەمریکا نەیهوێ ئیتر ئەو ناوچەیە لە دەست بداوەیانش بکەوتە ژێر هەیمەنەی تورکیا و حکوومەتی شەرع بەڵێ هاوڕیان کۆتایی پێدێنم بەیانی دیسان لەگەڵ یەکتر دەبینەوە تکایە وەکو هەموو جارێک داواتان لێ دەکەم ڤیددیۆکانمان شێر بکەن لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن تاوەکو ژمارەیەکی زیاتر دۆست و هاوڕێکان ببینن سوبسکرایب بکەن و ئەمانەی لە کوردستاندا دەژین ئەوەی ئەمڕۆکە لە سلێمانی ڕوویدا ئەمە وەکو شۆڕشێک بوو ئەم شۆڕشە دەبێت دووبارە بکرێتەوە بەڕاستی لە هەر شوێنێک دەبینیتان مەلایەک ئیتر قسەی وەهای کرد دەبێت بە زووترین کات ئیتر و وەڵامی بدرێتەوە بە زووترین کات چونکە ئەمە لە مێژە پیلانی بۆ داڕێژراوە دەبێت کۆتایی بە هەژمونی ئیسلامی سیاسی بهێنرێ لە کوردستانی عراقدا و ئەمانەی نوێژ دەکەن ئەمانەی باوەڕیان بەخوا و بە پێغەمبەرە هیچ جیاوازیەک نەکەن لە بینی ئیسلامێکی سیاسی باشوخراپ ئیسلامی سیاسی باشوخراپینە ئیسلامی سیاسیە باشوخراپینە ڕاستە هەندێک ئیسلامی سیاسیمان هەیە کە لە پێناوی موچە و نازانم بەسەری ئابووریشتیەوە وەکو تاقە شەخص هەوڵی باش دەدا وەکو تاقە شەخص تەواو بەڵام ئەوە واتای ئەمە نییە کە حیزبەکەی ئەو حیزبێکی ئیسلامی سیاسی نیە حیزبەکەی ئەو وەکو ئەو مەلا مەزهەرە بیر ناکاتەوە چونکە وەکوتە مەسەلەکە ئەگەر بتەوێت تێبگەی بڕۆ سەر سوسیال مێدیاکانیان لە کۆمنتی لایەنگرانیان تەماشا بکە ئەمە بەسە بۆ ئەوەی لە بابەتەکە تێبگەی ئیتر بەی هاوڕێیان کاتێکی خۆش هەر بژین زۆر سوپاسی پشگیری و بەشداربوونتان دەکەم تکایە ئێوەش بەردەوام بن لە یارمەتیدانمان گەیاندنی ئەو کەناڵە بە دۆست و هەواڵان ئەوانەی کە سوبسکرایب نەبوونە تکایە سوبسکرایب بکەن هەواڵێن هێژە لە باکووری کوردستانی گەلک سوپاس و حەتەناهون بەمەرانە ئەمێ بەردەوام بە هەڤرا بن لە کەرەماخۆ هەوڵ بدەن کەناڵەمە بە دۆست و هەواڵان بدەن ناساندن کەسێک و نەبوونە ئابۆنە ببن ئابۆنە دەم باش سڵاو و ڕێز ژوارە ئەس هێویدارم سبێ نوچێن و شڕۆڤێن و تشتێن دڵخۆشکەر پێشکەشی وە بکەم دەم باش سڵاو و ڕێز هەر بژین